کاتێک کە بە ڕێگای پێنجێ ناییت یاخود کە چیتە ناو پێنجێنەوە ئەم ڕێگای هەیە کە تەنها یەک سایدا کە دوو سیارە با بڵین ڕوبەڕوو ئەڕۆن بەرەوڕووی یەکتری ئاخۆ کە کەسێک گێ بەرەو پێنجێن و ئەم هەموو زەختە لەم ڕێگایە ئایا ڕوودا و ڕوونایەت بێگومان ڕوودا و ڕوئات و بیستوشمانە زۆر جار لە ڕێگەی پێنجێنە کە چەند ڕووداوێکی ئۆتۆمبیل هەبووە بۆ بیلەوە نەکراوەتەوە کە ئەم شەقامە یاخود ئەم جادەیە بکرێت بە دوو ساید و بۆی کە چیتر ڕوودا و دروست نەبێت ئێمە کە هاتین بەڕاستی ڕێگایەکی خەتەرناکە بە تایبەتی بەشەو. لە هەر وڵاتێکە ئەگەر کاتێک شتێکی کۆن بینایەک هەبێت ئەوە وڵاتە شانازی بەو بینایە یاخود بەو شتە کۆنەوە کات بەڵام لە وڵاتی ئێمە گەر شتێکی کۆن بینایەکی کۆن هەبوو کە ڕوخێنراش بوو ئەوە ئێمە ڕەنگە نەبێتە جێی شانازیمان چونکە ئاوا بەجێڵین چونکە ئاوا گرنگی پێین ئەمە یەکێکە لە حەمامە کۆنەکانی شاری پێنجێن بە عەسڵ پێنجێنم بەڵێ نازانێ حەمامی حاجی فەحوڵەی ناو حەمامی حاجی فەتحوڵە بەڵێ ئەو حەمامشتانە هیچی نەماونەوەتە نەخێر ئەوەتانێ بەس ئەوە مرکزەکەی ئەوە مرکزەکەی ئەوە شوێنی مرکزی کۆنە کە کاتی خۆی بە خشتی سوور دروست کراوە پایەکانیشی زۆر زۆر قایم بووە بەڵام حکوومەتی بازرڕوخانی لە هەشتا و لە دوای هەشتا یەکەوە بۆ هەشتا یەک ئێرە چۆڵی کردووە و حکوومەتیش خانۆکانی هەمووی خافور کرد و ڕوخانی و حتا مرکزەکەشی ڕوخان خەڵکی پێنجێمە زۆر سلێمانی داهێشت کەس زۆر بەخەمێنەوە بۆ ئێرە شارێک بووکی خۆش و بەڵێ بەسەوەکو دێک وایە بەس بە گەورەی هیچ دەستێکی ئەوان کلێنشی تیان نیە وەکو خەسەخانەی پێشکەوت و وەکو داوایری باش هیچ شتێن یان سەیری کە جەنگ چی لە سروشتی ئەم وڵاتە کرد ئێرە مزگەوتی حاجی عەبدوڵڵای کنرە کە لە شاری پێنجێنە بەڵام وەک ئەبینین دیمەنی ئەم مزگەوتە تا ئێستا کە ڕووخا و کە لە کاتی شەڕی ئێران و عێراقا ڕوخێنراوە بەڵام تا ئێستا نوۆژە نەکراوەتەوە ئەو مزگەوتانی کە تازە نەکراونەتەوە ئێمە گلەی زۆرمان لە دەسەڵاتدارانی ئەمڕۆ هەیە بەنسبەتەوە ئەگەر مزگەوت نەبووایە شوێنێ تر بووایە بۆ شتێت تر بەکارباتە ئەمە بەسێت تر بووایە لە پشتیەوە احتیمالی هەیە زۆر هاوکاریان کردایە و بڵین پاریان بۆ سەرف کردایە. باشە من پرسیارێ لە بەڕێستەکەم زۆر جار حیزبەکان ململانەیەکەن لەسەر چ شتێک هەر شارە و بەنای خوانە و نایەنە مەسەن یەکێکەڵێ پێنجێنی هەمیشە سەوز یەکێکەڵێ پێنجێنی هەمیشە نیلی زرد هەمیشە نازام چی بەڵام بۆچی ململانێن لەسەر ئەوە ناکەن ئەو شارە جوانترکەن مەسەن ئەمە یەکێک بۆ لە شارەکانی کە قوربانی تیایراوە پێنجێن یەکێک بۆ لەو شوێنانی کە مەسەن ئاوایەکی زۆر جوان و با بڵین شوێنێکی سروشتێکی زۆر جوانیە بەڵام بۆ گرنگی بینیراوە بەداخەوە ئەمڕۆ دەسەڵاتی حیزبیە دەسەڵاتی تەسکی حیزبایەتیە یعنی بۆ نمونە بۆ حەماڵیش بڕۆ بۆ مەرجی باشماغ بۆ شوێنێک ئەگەر تەسکەی حیزبی و پشتگیری حیزبی پێ نەبێت هیچ شتێک بۆ ناکرێت ئەمە یەک دووهەمینیشی شارەکەمان شارێکە کە ئەتوانم بڵێم کەرکووک چەنە دەرامەتی هەیە
بگرە زۆر لەوە زیاتر چەند مەرزی سنووریمانەیە لەگەڵ ئێرانە هەمووی سەرچاوی دەرامەتن بۆ ئەم حکوومەتە. ئەبێ بڵین ئێمە پێنجێنی هەمیشە چی؟ پێنجێنێکی فەوتاو نەک پێنجێنێکی هەمیشە پێنجێنێکی میلەت پڕ لە داخ و دڵیان پڕیە لە داخ و دەردا حاڵی بوویت پێنجێن و پێنجێنەیە کە بەداخەوە ئێمە ئەڵێن سەردەمی حکومەتی بەعز زۆر لە ئەمڕۆ باشتر بوو بۆ خزمەتگوزاری چونکە ئەو کاتە هیچ دەرامەتێکی نەبوو فقط دەرامەتی بەردی عسم کوڵێنی بوو. ئێستا زێرابەکان ماوەنە تۆ زێرابی سنوور. ئەمە زێرابی سنووری ساڵەکانی 76 و 77 دروست کراوە. ئێستا ئەو شتە ناکەن. ئەمە جادەیە بەسەری دروست کراوە تێپەڕە بێت. حاڵی بوویت بەڵام ئەمڕۆ هەرچەند دەرامەتێکی زۆری بۆم حکومەتە بەداخەوە هیچ ئێتیمامێکی پێناوە. ئەگەرنەوەڵێن کەسێک لە شاری پێنجێنە بەناوی حاجی ئەحمەدی مەجیدی کە کەسێکی ناسراوی ئەم شارە بووە دیوەخانێکیە بووە. ئەم دیوەخانە ئەگەرچی ئێستا خاپور بوو و یاخو نۆژەن نەکراوەتەوە بەڵام کە سوکارەکەی ماونەتەوە. ئێمەش لەگەڵ خێزانی حاجی ئەحمەدی مەجیدی قساکەین سەبارەت بە دیوەخانەکە و ئەگەر دراوسەکانی مابێتنەوە لە پێنجێنە چونکە پێنجێن ئێستا خەڵکە ڕەستەنەکەی خۆی کەمتر تیاماوەتەوە. باگوێ لێ بگرین. تر حدود بووە ماڵەکەمان و سەر ڕێگە بووە و خانەی فەقیر و هەژار بووە و هەموو کەس ێزانێت پێنجێن بە 6 حەو بنە ماڵە ناسرا بوو ئەوەیە ئەوسیانە ئەمەی شەری ئێمە ئەو دوانە شەری ئێمەیە ئەمانی کە ڕووخاون بەڵێ زوو دیوەخان بوو خانەی غەریبان بوو خەرێوەڵا لە ئێران و هاتبێ لە کەرکووک و بەغاوە هاتبێ خانەی غەریبان بوو و باوەشیان گرتوتۆ تاجرەکان بۆ هەموو فەقیرێک و بۆ هەموو هینێک و کۆنەکانمان نەوەڵا لە سلەیمانین کوڕەکانیان ئەو ماڵی حەمەی میرزا مەحموو بوو و ماڵی حاجی عومەری حاجی سلێمان بوو ئەو ماڵی حاجی قار و حاجی حسین بوو. ئەم شوێنەی کە لێرە قسەی تیاکەم تۆزە خواردتر ماڵی خۆمانە سەجار ماڵی خۆمانە وەڵا پێنجێن یادەوەری زۆری تیاکی لە یادەوەریەکان زستانەکانی بوو کە هەمیشە شەڕە بەفر و نەخلیسکێ و ئیتر ئەوانەمانە کرد. لەو شەڕانە شار ئازاویت. وەڵی جاری وا بوو ئازابوون جاری وا بوو شەڕ بە تۆپەڵشمانە خوارد و جاری واشە بە تۆپەڵشمانەوەشان. ماڵی حاجی قار و حاجی حسین بووە و ئەوە ماڵی عەزیزی حاجی بوو ماڵی حاجی حمەی مەجی بووە کە مێردی منە و ئەوە ماڵی خەلیفە میرزا حەسەن و مەلای مامە گەورە و ئەمەی تر ئاوا هاتۆتە خوارۆ بەم ناوە ئەمە ماڵی حاجی فەحڵای حەمامچی بوو ئەوە ماڵی حاجی محەممەی فەرەج بۆ ماڵی قازی بووە کە مەلاهی بەڵێ مەلاهی بەتوڵانی لە دوا بەجێ ماوە مزگەوتی پاشا بووە و من فەخری پێوەکەم کە لە پێنجێنە پەروەردە بووم و خۆشم بەوە زانم ئەگەر پێنجێن نەبایە من نەبووم بە دلاوەری حاجی عوسمان پێنجێنی و خۆشم بە قەرزاری پێنجێن نەزانم و پێنجێن لە هەموو کاتەکانەیە کە بوو لەو شارانەی کە زۆر ڕێزیان لە میوان گرتووە و هەچ کەسێکیش لە شوێنەکانەوە بوو بێت بەکار بەدەست کاتی خۆی پێش تێکدانوانەی بە فەخر هاتوتە ئێرە و لەگەڵ خەڵکەکە ڕاهاتووە بەڵام بەداخەوە ئێستا زۆر کەس نان بۆ ئێرە لە کابەدەستەکان بە تایبەتی پزیشکەکان گلەیەکی زۆرمان لیان هەیە کە نان خزمەتی شارەکەمان کەن. خەڵکی پێنجێنیش دکتۆر بەڵام لە شاری خۆیان خزمەت ناکات. بەتاکیت جیاوازێت چێ لە نێوان پێنجێنی خوار و پێنجێنی سەر و بۆ کۆمەڵە خەڵک هەمویان دروستکرەوە لە ڕاستیە هیچ جیاوازیەک نیە لە بینی پێنجێنی سەر و پێنجێنی خوارەوەین پێنجێنە بەڵام لە ڕووی پرۆژەکان و کۆمەڵە خەڵگەن پرۆژە زیاترە بەنە پێنجێنی خوارەوە. یەکێک لە شتەکانی ئەوەیە وەختی خۆی خەڵکی پێنجێنی سەرەوە هەمویان بووە بوون ساحب مەسلحەتی خۆیان بوون کە پێنجێن تێکچوو لە ساڵی هەشتا بۆی شەڕی عێراق وێرانەوە ئەوان نەچوونە ناو کۆمەڵگاکانەوە بەڵکو چوونە ناو شارەکان و لە شارەکانەوە هەمووی خانووی خۆیان کڕی و ساحب مەسلحەت و دوکان و کەسابەتیان کرد ئەوانەشی کە چوونە کۆمەڵگاکانەوە لە دوای کۆڕەوە مزنەکە و دوای ڕاپەڕین هاتنەوە هەمووی شوێنی خۆیان ئاوادان کرد زیاتر بەشی خواری پێنجێنگەر لەبەر خزمەت گوزاریەکان ئەو کاتانە کە بڵێن زۆر وەزع باش نەبووی نەی حکوومەت یێرەم نە هیچ شتێک دەستی خزمەت گوزاری بەم شوێنانی سەرەوە نەگەشت و خەڵکەکەی سەرۆش خۆیان نەهاتن شوێنەکانی خۆیان ئاوادانکەنەوە و دعمێکی واژ نەبوو کە هەموو کەسێک بڵێن هاوکاریکێ بۆ کردنەوەی خانوەکانی ئەوە پێنجێنی سەر وەکو کەلاوە ماوەتەوە و چەند جار ویستراوە پاک بکرێتەوە من ئاگادار بم و کاتێک کە کاک عومەر غەریب قایمقام بووە کە ویست پاکی بکاتەوە بەڵام هەندێک کەس ڕازی نەبوون دار و پەردوەکان هینکەن هەروەکو خۆی ماوەتەوە. لە پاش ناوڕێکەوە گەڕێنە وڵاتان دوورمەکەون و لەگەڵمان لابن هەر لە پێنجێنین.